سڵاوی خواتان لێبێت باز لە ئەو بڕەپارێ دەکەین کە لە پرۆژەی هەژماری من لە موچەخۆران وەردەگیرێت. دیارە پرۆژەی هەژماری من بریتیە لە دروستکردنی هەژماری بانکی بۆ سەرجەم موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە مانگی دوی ساڵی 2023 دەستی پێکردووە بە پێی لێدوانی بەرپرسانی حکوومەت بێت تا کۆتایی ئەم ساڵ 2024 هەژماری بانکی بۆ سەرجەم موچەخۆران دەکرێتەوە. دیارە لە کردنەوەی هەژماری بانکی 5 بانکی ئەهەلی تێیدا بەشدارن، واتە ئەو بڕەپارەی کە لە موچەخۆران وەردەگیرێت ماگانە کە بڕەپارەیە کە دواتر وردەکارێکەکەی باز دەکەین بۆ بانکی ئەهلیە. تاوکو ئێستا نەتوانراوە لە هەرێم بانکی حکومی پێشکەوتوو هەبێت، زیاتر لە 92 بانکی حکومی لە هەرێم هەن، بەڵام بانکەکان بێکەوە نەبەستراونەوە بۆ بانکی پێشکەوتوو نین و بەرپرسان بەلایەنەوە گرنگ نەبووە کە بانکی حکومی پێشکەوتووە بێ، بۆیە ئێستا بانکی ئەهلی کە بەشێکیان هی بەرپرسانە بەشدارن لە پرۆژەی هەژماری من. تاوەکو ئێستا ئەوەی کە تۆمار کراوە لە کۆی زیاتر لە 1 ملیۆن موچەخۆر، زیاتر لە 230,000 موچەخۆر هەژماری بانکیان بۆ کراوەتەوە و زیاتر لە 50,000یش کارتی بانکیان بۆ دروست کراوە و پێی لێدوانی بەرپرسانی حکوومەت بێت لە بەرنامەیاندایە 1200 ATM ئامێری ڕاکێشانی پارە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دابنین. باز لەو بڕەپارەی دەکەین کە لە موچەخۆران وەردەگیرێت. سەرپەرشتیاری پرۆژەی هەژماری من مەڕوان ئازۆ ئەحمەد لە نووسینگەی مەسرور بارزانانی لێدوانی داوە بۆ میدیاکانی پارتی باز لەوە دەکەم ماگانە لە بری پێدانی موچە 2500 دینار لە فەرمانبەران وەردەگیرێت وەکو عمولە وەکو کرێی بانکی. ئێمە هەژمارمان کردووە بزانین لە مانگێکە ئەگەر تەواوی موچەخۆران دیارە ژمارەی موچەخۆران بە پێی راپۆرتی کاراستی عێراقیان کردووە، تەواوی موچەخۆران ژمارەیان 1,114,335 کەسە، بە جۆرێک 682,000یان فەرمانبەرن و 432,000یشان خانەنشینن موچەخۆر و وارچی شەیدان و ئەنفالکراون و چاودێری کۆمەڵایەتی. ئەگەر هەژماری بکەین لە ئەو 1,114,000 موچەخۆری کە ئێستا هەیە کە ماگانە 2500 دیناریان لێ ببردرێت، ماگانە دەکاتە 2,875,837,000 دینار ماگانە لە موچەی موچەخۆران دەبڕێت کاتێک کە هەمویان هەژماریان بۆ کرابێتەوە و کۆی ساڵەکەش لە 12 مانگەکە کۆی موچەخۆران ئەو پارەی کە بۆ فەرمانبەرێک 2500 دینارە کۆی ساڵەکە دەکاتە 33 ملیار و 430 ملیۆن و 50,000 دینار لە موچەخۆران دەبردرێت. واتە بەگشتی لە بەرامبەر پێدانی موچە بانکە ئەهلیەکان دوای ئەوەی کە تەواوی موچەخۆران هەژماری بانکیان بۆ دەکرێتەوە زیاتر لە 33 ملیار دینار ساڵانە ئەو بانکانە قازانج دەکەن. بەخوای گەورەتان سپێرین، خواتان لەگەڵ.